لخزمتنا فرمایشتێکی پێغەمبەرتان عەرز دەکەم لەسەر فەزڵی ذکری دوای دەستنوێژ. هیوادارم هەمووتان ئیتر ئەمە جێبەجێ بکەن. ذکرێکی زۆر ئاسان بەڵام زۆر قورس لە لای خوای پەروەردگار، خاوەنی پاداشتێکی زۆر گەورە ئەبی ئەگەر بێت و جێبەجێ بکەی. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما منكم من أحد يتوضأ فيبلغ الوضوء، يعني بجوانی هەر کەسی هیچ کەسێک لە ئێوە نییە دەستنوێژ بگرێ بەجوانی دەستنوێژەکەی بگرێ، یعنی حەقی خۆی پێ بدا، نە زیادە ڕەوی نەش ئیهمالکردن، حەقی خۆی پێ بدا. ثم يقول پاشان بڵێ زۆر ئاسانە أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. شاهد من پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەگەر هەر کەسێ لە دوای دەستنوێژەکە کاتێ دەستنوێژ ئەگری ئەم زکرە بکەی، ئەفەرمێ إلا فتحت له أبواب الجنة الثمانية يدخل من أيها شاء. رواه مسلم. بەو زیکرە لە دوای دەستنوێژەکان هەر هەشت دەرگاکەی بەهەشت بۆکرێتەوە، لە هەر کامەیەوە ئەچیتە ژوورە بچە ژوورە. الله أكبر الله أكبر. گەورەی شایەتمان لە ڕیوایەتی ترمذیە اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين نشيتياه، بس للروايتكي مسلمة هر أونية خوشة يسكان. يا ربي خوا رحمة هم لا يكمن بكي.